مەلێ بەرێ خەڵنێ ئای بۆنێ خێزانێ کووردا واخی بەتا ئانۆ چادرا ئەناسەکانی منداڵانی کەمپی مەخمور ڕادەستی گورگەبۆرەکان مەکەن. تورکیا لە کەمپی مەخمور بەنیازی چه هێرشێکە؟ ئەردۆغان بۆچی هەڕەشە لە قوڵایی خاکی هەرێم دەکات و دەیەوێت سوپاکەی لەوێ دابەزێنێت؟ گرنگی ئەو کەمپە بۆ تورکیا چییە و پەکەکە چۆن دەڕوانێتە ناوچەکە؟ ئەگەر تورکیا بێتە مەخمور حکوومەتی هەرێم هەڵوێستی چی دەبێت؟ لەبری ئەوەی تورکیا لە ئۆپەراسیۆنەکانی بۆ سەرپارتی کرێکاران لە هەرێمی کوردستان بوەستێت. ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی تورکیا بڕیاریدا درێژە بە ئۆپەراسیۆنەکان لە نێو خاکی عێراق بدات. ئەوەش لە دەرەوەی هەموو ئەو ناڕەزایەتیانەیە کە عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە ئۆپەراسیۆنەکانی تورکیا هەیەە. چاوی تورکیا ئەم جارە لەسەر قەندیل نییە، بەڵکو لەسەر ناوجەرگەی هەرێمی کوردستانە کە چەندین جار سوپای تورکیا بردومانی کردووە. ئەویش کەمپی مەخموری تایبەت بە ئاوەرەکانی باکووری کوردستانە لە نێویشیاندا کە سوکاری ئەو کەسانە هەن کە ئێستا لە ڕیزەکانی پەکەکە گەریلان. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە نوێترین لێدوانیدا دەڵێت کەمپی مەخمور بۆتە مۆڵگەی چالاکیەکانی پەکەکە دژی تورکیا. ئەردۆغان پێداگیری لەوەش دەکات چاویان لە مەخمورە و دەیانەوێت لەوێژ لە پەکەکە بدەن. کەمپی مەخمور چییە و کێی لێ نیشتەجێیە؟ کەمپی مەخمور کە پارتی کرێکارانی کوردستان بە کەمپی ڕۆستەم جوودی ناوی دەبات. 56 کیلۆمەتر لە سەنتەری هەولێرەوە دوورە. کەمپێکی تایبەت بە ئاوەرەکانی باکووری کوردستانە و نزیکەی 13,000 پەنابەری تێدایە. کەمپەکە بۆتە مۆڵگەیەکی ئارام بۆ کەسوکاری ئەو گەریلایەنەی پەکەکە کە لە تورکیا نەیان دەتوانی بە ئارامی بژین. پەنابەرانی کەمپەکە هەرچەندە بە هیوای ژیانێکی باشتر ڕوویان لە باشووری کوردستان کردووە، بەڵام لێرە ڕوبەڕووی هێرشی ئاسمانی تورکیا و گەماروی سەخت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوونەتەوە. دانیشتوانی کەمپەکە لە ژیانێکی تەواو سەختدا ڕۆژەکانیان بەڕێ دەکەن و بە دۆخێکی تەواو ناهەموار و ناسەقامگیری دەرونی و دارایی و ئەمنیدا تێپەڕ دەبن. لە دوای ڕووداوی ڕێستۆرانتی هۆقەباز کاتیایدا دیبلۆمەتکارێکی تورک کوژرا، گەمارویەکی توند خرایە سەر کەمپەکە و ڕێگە نەدرا 13,000 پەنابەر بچنە دەرەوەی کەمپەکە و هاوکاریشیان پێ بگات. ئەو کارە بووە هۆی گیان لە دەستدانی 6 منداڵ کە دەبوو لە دەرەوەی کەمپەکە چارەسەر وەربگرن. هەروەها بێکاربوونی 2000 کەسی دیکەش. لە ساڵی 2020 کاتێک گەمارۆخرایە سەر کەمپەکە چەندین ژنی دووگیان خۆیان یان کۆرپەکانیان گیانیان لەدەستدا. ئەم ڕووداوانە کاریگەری زۆر قورسیان لەسەر دانیشتوانی کەمپەکە دانا و تا ئێستاش ئاساوارەکانی لەسەر ژیان و پەیوەندەکانیان ماوەتەوە کە ڕێکخراوی هیومەن ڕایتس وۆچ راپۆرتێکی وردی لەو بارەوە بڵاو کردوێتەوە و تیایدا نالەباری دۆخی ژیانی ناو کەمپەکەی خستوەتە ڕوو. کەمپی مەخمور و ئیدارەدانێکی ناجێگیر. کەمپەکە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو چەند جارێک گۆڕانکاری لە ئیدارەدان و سەرپەرشتیکردنیدا ڕووی داوە بە جۆرێک ماوەیەک لەژێر چاودێری و سەرپەرشتی حکوومەتی هەرێم و ماوەیەکیش لەژێر کۆنتڕۆڵی نەتەوەی گرتوەکان بووە و دواتریش لەلایەن حکوومەتی عێراقەوە ئیدارە دەکرێت. هەرچەندە حکوومەتی هەرێم و بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی ڕێکخرا و دەستگا هەواڵگرەکانەوە بەردەوام لە چاودێری وردی کەمپەکە و دانیشتوانەکەی و جم و جوڵەکانی نێو کەمپەکەدان. تورکیا عێراقی لە هێرشکردنە سەر کەمپەکە ئاگادار کردوتەوە. ئاژانسی ڕۆیتەرز لە زاری سەرچاوەیەکەوە ئەوەی بڵاو کردوتەوە. هەفتەی ڕابردوو تورکیا بە فەرمی بە حکوومەتی عێراقی وتووە کەمپەکە پەناگەیەکی ئارامی پەکەکەیە و ئەوان ڕێگە بە چاوپۆشیکردن نادەن لێی. بۆیە چاوەڕوان دەکرێت تورکیا هێرشی سەربازی بکاتە سەر کەمپی مەخمور لە داهاتوویەکی نزیکدا. شارەزانی سەربازی پیان وایە بەهۆی ئەوەی لە نێو کەمپەکەدا خەڵکی سڤیل هەیە. تورکیا پڕکێشی ئەوە ناکات ڕەمەکی بردومانی بکات، ئەویش بەهۆی جوڵانی ڕای نێودەوڵەتی بەرامبەر کارێکی لەو شێوەیە. بەڵام تورکیا نیازی هەیە لە ڕێگەی دابەزینی ئاسمانیەوە بە پاساوی دەستگیرکردنی ئەندامانی پەکەکە هێرش بکاتە سەر کەمپی مەخمور و بە پێی لێدوانی بەرپرسانی بەڵای تورکیاش پێدەچێت بنکەیەکی هەواڵگری و سەربازی لە نێو کەمپەکە دروست بکەن بۆ بە تەواوی کۆنتڕۆڵکردنی دانیشتوانەکەی.
هێرشی سەر کەمپەکە و هەڵوێستی حکوومەتی هەرێم لە حاڵەتی هێرشی بەرفراوان بۆ سەر کەمپی مەخمور گۆڕانکاریەکی نوێ لە جوڵەی سەربازی تورکیا ڕوودەدات چونکە یەکەم جارە بێت تورکیا قەزایەکی سەر بە هەولێر بە ئامانج بگرێت کە چەند کیلۆمەترێک لە ناوەندی پایتەختی هەرێمی کوردستانەوە دوورە و دەبێت حکوومەتی هەرێم وەک پێشاتێکی نوێ لی بڕوانێت و لە ئێستاوە خۆی ئامادەکات بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ دۆخێکی لەو شێوەیەدا و کاردانەوەی پێویستیشی هەبێت چونکە تورکیا ئەگەر دەستی بە کەمپەکە بگات بە ئاسانی لی دەرناچێت و دەبێتە جێی مەترسی بۆ سەر تەواوی خاکی هەرێمی کوردستان. لە کاتی هێرشی داعش بۆ سەر مەخمور یەکێک لە مەترسیەکانی ئەوە بوو تورکیا هاوکاری چەکدارانی داعش بکات بۆ لێدان لە کەسوکاری گەریلاکانی پەکەکە لە نێو ئەو کەمپەدا، بەڵام هەرزوو گەریلا هاتە دەنگ و بەرامبەر داگیرکردنی مەخمور چووە پاڵهێزی پێشمەرگە و ڕوبەڕووی داعش بۆوە. گرنگی کەمپی مەخمور بۆ پارتی کرێکارانی کوردستان. گرنگی کەمپی مەخمور گرێدراوی بابەتێکی ڕوحیە بۆ گەریلاکانی پەکەکە چونکە لە کەمپەکەدا کەسوکاری گەریلاکان بوونی هەیە، هەر جۆرە زیان گەیاندنێک بەوان کاریگەری نەرێنی دەکاتە سەر گەریلا. بۆیە تورکیا دەیەوێت لا دەرەوەی هەر مۆڕاڵێکی جەنگی زیان بەو ژن و منداڵانە بگەێنێت کە قوربانی سیاسەتە هەڵەکانی دەسەڵاتدارە یەک لە دوای یەکەکانی تورکیان. ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی عراق و کۆمەڵگەی نێودەوڵەتیش لە بەردەم بەرپرسیارەتیەکی گەورەدان، ئەویش ئەوەیە بە هیچ جۆرێک ڕێگە نەدەن تورکیا هێرشێکی لەو شێوەیە ئەنجام بدات و هەناسەی منداڵەکانی ناو کەمپەکە ڕادەستی هێزی گورگەبۆرەکانی تورکیا بکات.